لە چێن دەرەوە هاتینا لە سلێمانیا یاخۆ بەخێر بێت ئەوجا ئەمە گەمە چی دەکەین لە سلێمانیەوە هاتینا پرسیارەشی دەکەم 100 یان 150 150 150 تابق یەک یان دوو تابق یەک تابق یەک 30 سانیەت هەیە لە ماوەی 30 سانیەی هەتا 150 هزاری شتی هەڵدەگرن ئەگەر بووە 150 هزار شتەکان هەمی ڕەفز دەبتەوە تێگەیشتی یعنی بووە 150 ڕەفز دەبتەوە ئاگدار بە ئەگە کەمتر بی 150 ڕێک بۆ ئاساییە 50 تانەگرت پیرۆستان بی دەست پێ بکەین 3 2 1 دەست پێ بکەن 30 سانیە ئاگدار بە بەخۆشتان لەگەڵی بن باشات 25 ثانیە 24 ثانیە 23 سیدی نینتاندۆ سویچ دەوێ هەڵگری پەشیمان بووە 16 ثانیە 15 ثانیە و لە کوێ ناگرم 12 11 10 9 زوو 8 7 8 چی هەڵگرە 5 4 3 طبعا لە مشەوەشیان هیچ پێرانە گەیشت باشە بابچینە کاشێری وەرە وەرە بزانین وەرە بزانین ستان هەگرتێ طبعا لە مشەوەشیان هیچیان هەر نەگرت ئەوەندەی بزانم باشە کەڤەرێکی مۆبایلیان هەڵگرتیە لە سیستەمیدا لەگەڵ یاریەکی پێم بڵێ باشە لەگەڵ لێگۆیەکی ئەو سیارەیە باشە یاڵە بزانین بای چەندیە ئەگەر خوار 100 هزاری بوو ئەو پێم بڵێکە 23 کەڤەرەکەش وە بزانم 15 بوو 20 بوشتەکی ئەو حالە بوو کەڤەرەکە لێگۆیەکە چەندە لێگۆیەکە قەرار دەدا لێگۆکە بای چەندیە هەمووی کردیە 98 هزار پیرۆستان بی ئەوە دیاری ئاری گەیمینگ بوو لە بۆنگۆ و بەخێرهاتن دەستان خۆش عەزیزم بەخێرهاتن